بۆ زیاتر بە دووەداچوونی گرفتی کەمبوونەوەی غاز لە شاری سلێمانی دەچینە لای یەکێک لە وەکیلەکانی فرۆشتنی غاز لە شارەکە. ئەو وەکیلە باز لەوە دەکات ڕۆژانە بڕێکی کەم غاز بەدەستیان دەگات، ئەمە ژوای کردووە نەتوانن وەک پێویست خواستی هاوڵاتیان جێبەجێ بکەن. وەڵای لەم کاتیان غاز زۆر کەمە، یانی چەندێ هاوینیشە خەڵک خواستی لەسەر کەمە، بەڵام هەر کەمە بە ڕێژەیە کەمە کە ڕۆژانە وەکو تەقریبەن وەکو دەسانی لاتووە ئەزمەی تێکەوتووە. ئێستاکانە ڕۆژانە غازێک هەموو ڕۆژێ بەڵام غازمانەیە، بەڵام غازەکە بە ڕێژێکی کەم کە جاران تا سەعات 11 شەو غازمان نەبوو، غاز فری بوو، بەڵام ئێستاکانە سەیرەکەی هەتا سەعات 3 و 4 یارە غازمانێت غازەکە تەواو بێ، چکە هەموو ڕۆژێک ڕێژێکی ئەم ڕۆژە غازێ، بەڵام ڕێژێکی زۆر کەمە خرێتە بازاڕ، لەبێش خواستی بازار پڕ ناکاتەوە، خواستی خەڵک زیاتر لەسەر غازەکە یاین زۆرتر بوو. لە شاری سلێمانی جارێکی تر کێشەی کەمی غازسەری هەڵدایەوە. لە ئێستادا بڕی غازی پێویست کە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە ناگاتە شارەکە، هاوڵاتیانیش بە نیگەرانیەوە باز لە گرفتەکە دەکەن. وەڵای هاتووم بۆ غاز بۆ ئێرە، غازم دەست ناغێ لە شعبان سواتم بەخوای گەورە تا بۆ بەدڵیادە چوا بەدڵیشمێ سێ هەی بەدڵی پڕم نییە بەخوا گەر پڕی بەخوا هوڵو بەگەڕام وانە گەڕاوم چمەتە سێتوان دەسم نەکەوت دەمە دەساڕێ تا نیێنی ئەو مەغازە بینیتەوە ئەوتارێکمان دەست ناغێ بەخ هەمووی بەتاڵە ئەی چی بکەم چارچی بکەم. گرفتی کەمی غاز لە شاری سلێمانی بەدی دەکرێت و تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە، بە تایبەت لە وەرزەکاندا کە خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی غاز زیاد دەکات، لە بەرامبەردا گرفتەکانی کەمی غازیش زیاتر دەبن. ئەم گرفتەش خاوەن کارگەکانی غازی لە شارەکە هێناوەتە دەنگ و وشیاری دەدەن لە زیادبوونی قەیرانی کەمی غاز لە شارەکەیان و داوای چارەسەری پێویست دەکەن. وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی ئەو بەشە غازی کە بەدەستمانەگات بەشی هاوڵاتیان ناکات، لەبەرەوەی لە وەرزی هاویندا پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و چەمچەماڵەوە پێویستیمان بە 300 تەن غاز هەیە، بەڵام لە ئێستایا 204 تەن غاز بەدەستی کارگەکانی پارێزگای سلێمانی دەکات. بۆ ئەم مەبەستە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین کە بەشە غازی پارێزگای سلێمانی زیاد بکرێت. ئێمە وەکو کارگەکانی غاز هیچ شەفافیەتێک لەو بەشە غازە بەدی ناکەین کە دەدرێت بە کارگەکان، چونکە جیاوازی لە نێوان کارگەکانە بەدی ئەکرێت. لە شاری سلێمانی بەهۆی کەمی دابینکردنی بڕی غازی پێویست بۆ شارەکە و زیادبوونی خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی وای کردووە جارێکی تر گرفتی کەمبوونەوەی غاز لە شارەکە سەر هەڵبداتەوە. هاوڵاتیانیش داوا دەکەن چارەسەری پێویست بۆ ئەم گرفتە بدۆزرێتەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.